خوای گەورە ئینسانی بە چەند شێوەیە دروست کردووە، یعنی ئێستا بۆ نمرە بڵێ ئینسانێکەکەی پێڵێن نێرەمووک ئەگەر بزانیت. باشە مامۆستا پرسیارەکەی من ئەوەیە لە کاتی شۆردنە، یعنی بڵێن کاتی ئەمرێت چی جۆرە بەشەرێکە شۆرە، یعنی لە نێر بێ یاخود میە. ئادەی تۆ ئەتوانی پێم بڵی نێرەمووک یعنی چی؟ مامۆستا وەڵا تێکچوونی هۆرمۆنە پێم وابێ. نە تێکچوونی هۆرمۆن چ پەیوەندی بەوەی هەیە ئەم بەم کەسە بوتێ نێرەمووک قوربانگیان نەزانی چۆنە هەیە ئاعزای تەناسولی زیاتر لە مەینەوە نزیکە، یعنی نەک کوڕە نەک باشە حاصل ینی بە جۆرە لە جۆرەکان خەلەلی ئاعزای تەناسولی هەیە محاریمی خۆی ئەیشۆرێ قوربانگیان کە نزیک بێ لە پیاوە پیاوە ئەیشۆرێ و نزیک بێ لە ئافرەتەوە ئافرەت ئەیشۆرێ. تاوا مامۆستاگیان سواس دەکەم. ئەمە پرسیاری مولحیدەکانە قوربان، جارێ هەر ئەوەی کە ئێستا هەیە ئەڵێن نێرەمووک و ئەمانە شتی وا هەر زۆر دەگمەنە برای شرینم ئیلا ئاعزای تەناسولی سواس بەخوا مولحید نیم. ئەزانم براکەم مولحیدەکان یعنی ئەم جۆرە پرسیارانە ئەکەن چکە دۆڕاون لە هەموو شتێکا دۆڕاون باشە. پرسیاری ئیترها ئەوەی ئەیهێنن دوێنێ دارگماتر قسەی زۆر جوانی گوتی وەڵام مامۆستا کەسیان لە ساحەکە نەماون من ئێستا پێویست نەماوەی تر بمێنمەوە. ڕاستەکە ینی بزەبن هەر ئەو قەوانە کۆنەی جارانە لێدەنەوە نێرەمووک ئەوە بێ لەناو کۆمەڵگای ئێمەیان لەم شاریان ڕەنگە دوانی وایتیانە بێت پاشانە کەسە کە سوکاری خۆی هەیە ئەگەر بمرێت کە سوکاری خۆی ئیشۆریە ئەجا پاشان ئەگەر ئەو کەسە ڕیش و سمێڵ و ئەوەی هەبێ وەکو زەلام بێ زەلامە ئیشۆریێت. پاشان لە شەریعەتی ئێمەیە کەسێ بژمرێت تۆ نابێ عەورەتی ببینیت، یعنی پیاو کە وەفات ئەکات نێرینەیە وەفات دەکات پیاو ئیشۆرێ باشە لەو کاتەشا تۆ بۆ نییە ڕانیشی ببینی، یعنی لە ڕانیەوە بۆ ناوکی دای ئەپۆشی باشە بە خامیە دای ئەپۆشی لە ژێرەوە دەسی بۆ ئەبەیت و لفکەکەی لێ ئەدەی ئەگینا حرامە ڕانیشی ببینیت. دەستە خۆش بێ ئەو کەسەی کە مردوو ئەشۆرێت مردوو شۆرە ئەمینە یعنی بە هیچ شێوازێک نابێت عیب و عاری ئەو مردووە باسکە لە لای خەڵک بە هیچ شێوازێک چەند کەس یاریدەدەری بن ئەبێ یاریدەدەرەکانیشی کەسی ئەمین بن. بۆیە قوربانگیان ئەو شتە بۆ شێوازەیە کە بۆتم باس کرد. دەستە خۆش